ئاری کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە لەلایەن بەڕێز کاک خالید قادر دەخوێنرێتەوە بەڕێزیان با بفەرمێن. دەوانە بەڕێز بیستەمین ساڵیادی دامەزراندنی کۆنگرەی نەتەوەیی کوردستان لە هەموو لایەکمان پیرۆز بێت. هەواڵانی هێژە، بەشدارانی عەزیز، ساڵیادی دامەزراندنی کۆنگرەی نەتەوەیی کوردستان لە هەموو گەلی کوردستان پیرۆز بێت. لە گیانی هەموو شەهیدانی کوردستان و سەرجەم خانەوادەی شەهیدان پیرۆز بێت. لە هەموو ئەندامانی پێشووتر و نوێ لە هەموو زیندانیان لە سەروی هەمووشیانەوە لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە پێشنیازی دامەزراندنی کۆنگرەی نەتەوەیی کوردستانی کرد بەردەوام و بە لێبەڕاوی ئەو پرسەی ئەهێنایە بەرباس. تەنانەت لە زیندانیشدا کە چاوی بە پارێزەرەکانی کەوت یەکەم داوای ئەوە بوو کە بۆ دامەزراندنی کۆنگرەی نەتەوەیی کوردستان دەستوبر بکەین. هەروەها لە هەموو شەڕوانانی ئازادی لە گەلیلا و پێشمەرگە و هێزەکانی پاراستنی گەل پیرۆز بێت. لە ڕوحی و ئەندامانەی کە کۆچی دواییان کرد بەجێیان هێشتی پیرۆز بێت. ئێستا کۆنگرەی نەتەوەیی کوردستان تێکۆشانی ئەندام و دۆست و هاوکارانی پێی ناوەتە 21مین ساڵیادی دامەزراندنیەوە. 20 ساڵ خەباتی بێوچان لە پێناو دۆزی ڕەوای گەلەکەماندا. 20 ساڵ لە هەوڵ و تێکۆشانی بەردەوام لە پێناو یەکڕێزی و یەشێتی نەتەوەیی، لە پێناو دیپلۆماسیەتێکی نەتەوەیی پەیداکردن و فراوانکردنی دۆستایەتی لەگەڵ دۆزی ڕەوای کوردستان تێپەڕاندووە. لەم ماوەیەدا بەبێ دواکەوتن هەموو جڤین و جڤاتە گشتیەکانی خۆی بە شێوەیەکی سیستەماتیک پێکهێناوە. سەدان کۆنفرانسی لەناو دەستگا نێودەوڵەتیەکان و پەرلەمانی وڵاتان لەسەر کورسی کوردستان ڕێخستووە. هەزاران چاوپێکەوتنی دیپلۆماسی بە مەبەستی دروستکردنی لۆبی و ناساندنی دۆزی کوردستان و پشتیوانیکردنی بەڕێوە بردووە. لەسەر ئاستی نەتەوەییش دەیان کۆنفرانس و کۆبوونەوەی ڕاوێژی نەتەوەیی و دیالۆگی ناوخۆیی ڕێخستووە. بووە بە پردێک لە نێوان پارت و ڕێکخراو و کەسایەتیە کوردستانی و پێکهاتە باوەڕی و ئیتنیەکانی کوردستاندا. بێگومان ئەم کارانە هەمووی بەڕەنج و تێکۆشانی بەردەوامی ئێوە و هەموو ئەندام و دۆستانی کۆنگرەی نەتەوەیی کوردستان بەڕێوە چووە. ئێوە ژنان و پیاوانی تێکۆشەری کوردستان وەک سیاسەتمەدار و نووسەر و ڕووناکبیر و میدیاکار و چالاکوانانی کوردستان بە تەواوی ئاگاداری دۆخی کوردستانن کە ئێستا بە قۆناغێکی زۆر تایبەتدا تێدەپەڕێت. قۆناغێک کە سێ سەری هەیە. لە سەرێکەوە سەرکەوتنی گەورە و دەستکەوتی گەورە بەدەست هاتوون. کچان و کوڕانی کوردستان دەوڵەتی خەلافەتی داعشیان تێکشکاند. بەم سەرکەوتنەش وەک ئەکتەرێکی نێودەوڵەتی کەوتنە ناو مێژووی جیهانەوە. جوگرافیا و مێژووی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیایان بە جۆرێکی جیاواز وەرچەرخاند. لە دوو پارچەی کوردستاندا باشوور و ڕۆژئاوا سەرەڕای هەبوونی کەموکوڕیش تا ئاستێکی باش دوو قەوارەی کوردستانی پێک هاتووە. دەستگا و دامەزراوەی خۆبەڕێوەبردن بنیاد دراوە. هەرچەندە لە باشووری کوردستان تا ئێستاش ڕووبەرێکی زۆر فراوانی ئەم بەشە کە نزیکی نیوەی کوردستان ئەبێت لە چوارچێوەی هەرێمدا نییە. کەرکووک و خورمات و ناوچەکانی دەوروبەری مووسڵ و دیالە و سەلاحەدین لەژێر ڕەشەی داگیرکاری و زیاتر گۆڕینی دیموگرافیا و کاولکاریدا. لەسەر حکوومەت و دەسەڵات و گەلی باشووری کوردستان پێویستە بە هوشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەو ناوچێ و خەڵکی ڕەسەنی ئەو ناوچەیە بکات. لە باکووری کوردستان شۆڕشی گەل هاوتەریب لەسەر ئاستی چەکداری و سیاسی و جڤاکی و کلتوری بەرەو پێش دەچێت. پایەکانی فاشیزمی دەوڵەتی تورکیای هەژاندووە. خەباتی گەریلایی و زیندان، خەباتی سیاسی و دیپلۆماسی و پەرلەمانی، مانگرتن لە خواردن و تێکۆشانی شەقام و ژنانی لە چکسپی هەموو یەکانگیر بوون تا ئاستێک دەوڵەتی تورکیایان بە چۆک داهێنا. پێویستە ڕاستێنای هەمووان ڕوو بێت ئەوەی تورکیای تووشی قەیرانە قوڵەکان کردووە لە پلەی یەکەمدا پرسی کوردستانە. نەک تەنها باکووری کوردستان، بەڵکو تورکیا هەموو پارچەکانی کوردستان، هەموو دەستکەوتەکانی خەڵکی کوردستان وەک هەڕەشە بۆ سەر خۆی ئەبینێ. هەوڵی لەناوبردنیان دەدات. هەر بۆیە پێویستە هەموو کوردستانیان خاوەنداریەتی و پشتگیری لە شۆڕشی باکوور بکەن. لە ڕۆژهەڵاتی کوردستان سەرەڕای زەبر و زەنگی حکوومەتی سێدارە و زیندانیکردن و برسیکردن ولەو هیوای گەلی ڕۆژهەڵات بەرزە. تێکۆشانی مەدەنی، سیاسی، کۆمەڵایەتی، دیپلۆماسی بەردەوامە. ئاسۆی ئازادی لە بەردەم خەڵکی ڕۆژهەڵاتدا ڕوونە. خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕێی یەکڕێزی، تەبایی،
هێزە شۆڕژگێڕیەکانیەتی چاوەڕێی پشتگیری کوردستانیانە بەگشتی لەم بارەیەوە کۆنگرەی کوردستان بۆ لێک نزیکردنەوەی هێز و لایەنە کوردستانیەکانی ڕۆژهەڵات لە هەوڵ و تێکۆشانی بەردەوامدایە. ڕژێمی ئێران لە قەیرانی قوڵی ناوخۆیی و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدایە، لە قەیرانی دیپلۆماسی و نێودەوڵەتیدایە. دەرفەتێکی باش لە بەردەم هێزەکانی ڕۆژهەڵات و گەلی ڕۆژهەڵاتدایە بۆ گۆڕانکاری کە دەواازەیەکی نوێ قۆناغێکی نوێ بەرهەم بێنێت بە ئازادی و سەرفرازی بگەن. ڕۆژاوای کوردستان سەرڕای هەموو ئاستەنگیەکانی لە پێشکەوتنی بەردەوامدایە. ئێستا بەڕێوەبەریەتی ڕۆژئاوا باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە قۆناغی بەڕەسمی ناسیندایە. بۆ ئەو ئامانجەش چەڵکردنەوەی خەباتی سیاسی و دیپلۆماسی پێویستە. لەسەر ئاستی ناوخۆییش تەبایی و یەکدەنگی هەموو پارت و ڕێکخراوەکانی ڕۆژئاوا زیاتر دەرفەتی سەرکەوتن و ئەرەخسێنێ. کۆنگرەی نەتەوەیی کوردستان لەو بارەوە لە کاری دیپلۆماسی لە پەیوەندی لەگەڵ لێک نزیکردنەوەی لایەنەکانی ڕۆژئاوای کوردستان کاری گرنگی